لە شاری سلێمانی جوتیارێکی کورد لە بواری هەنگاوانی و بەرهەمهێنانی هەنگوین داهێنان دەکات. جوتیارە لە کارەکەی خۆیدا توانیوێتی چەندین جۆری جیاوازی هەنگوین بەرهەم بهێنێت کە تاوەکو ئێستا کەم کەس توانیوێتی ئەم بەرهەمانەی دەست بکەوێت. حامید ئەحمەد ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە بە کارەکەی دەدات و سنووری کارکردنی فراوان دەکات. تاوای لێ هاتووە لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و عێراقیشدا شانەی هەنگی داناوە بۆ بەرهەمهێنانی هەنگوین. بەنسبەتی هەنگاوانیەوە کارێکی زۆر قورس و گرانە. بەنسبەتی منتیقەی ئێمە وەکو سلێمانی هەنگاوانی کارێکی قورسە ئەگەر بتەوێت بەرهەمێکی جوان و ڕێکپێک بەرهەم بهێنی، واتە بۆ خواردن شیاو بێ لە مادە شەکریەکان بەدوور بێت. بەنسبەتی ئێمەوە منتیقەی ئێمە بۆ ژیانی هەنگ تۆزە قورسە ساردە. بەنسبەتی هەنگیشەوە لە پلەی ساردا ناتوانێت جێشێکی باش دروست بکە، واتە گەرا دابنێ. جا ناچارن ئێمە لە بەپێی وەرزەکان گەرمێن و کوێستان بەهانەکانمان بکەین لەبەر خاتری ئەوەی کە شوێنێک پلەی گەرم بێ ببینە ئەو شوێنان. ئەمە هەر تەواو شەرکەرە، ئەمە هەر تەواو ئەتوانم بڵم مەجالی یەکشت نایە. بەهۆی فراوانبوونی پرۆژەکەی حامید چەندین خەڵکی دیکەش لەم پرۆژەیە کار دەکەن بۆ ئەوەی هاوکاری حامید بکەن و سوود لە ئەزموون و شارەزای ئەم جوتیارە کوردە وەربگرن. ئەمەم گۆڕیوە. ئەو ساڵانەی کە دەستم پێکردووە ساڵی یەکەم و دووهەمم نەبێ، باقی ساڵەکانم لە خوای گەورە بەزیابێ ئەنتاج و شتێکی باشم بوو، بەرهەم توانیم بە خۆمی پێ بژێنم و دەوروبەریشم زیاتر هاوکاری هەندێک خەڵکی دەوروبەری خۆشم کەم بۆ فێربوون لەم کارەدا. دوای ئەوەی بەرهەمەکەی حامید بڵاو دەبێتەوە لە ناو بازاڕ و کڕیارێکی باشی دەبێت، ئەم جوتیارە کوردە بڕیار دەدات کارەکەی خۆی بکات بە پرۆژەیەکی گەورە کە سنووری کارکردنی بگات بە سەرجەم ناوچەکانی کوردستان و تەنانەت بپەڕێتەوە بۆ عێراقیش تاوەکو زۆرترین کەس بتوانن دەستیان پێی بگا. ئەم پرۆژەیە لە ساڵی پارنا پێراردا توانیمان بناغەکەی دابنین لە ساڵی لە ئەوەڵی ئەم ساڵدا ڕای بگەێنی. پرۆژەکەش پێکاتووە لە چەند بەشێک، نەک وەکو هەنگەوانێک، وەکو خەڵکێک کە بتوانین هاوکاری هەنگەوانەکانی هاوپیشەشمان بکەین. بەنسبەتی ئێمەوە لە پرۆژەکەدا سێ بەشمان هەیە. بەشی یەکەممان پەروەردەکردنی هەنگ و بەشی دووهەممان پەروەردەکردنی هەنگوینە، بەشی سێهەممان پەروەردەکردنی غەزای مەلەکیە و دروستکردنی مەلیکەشە. بەنسبەتی ئێمەوە ئەم ساڵ لە پرۆژەکەدا زیاتر لە 1000 مەلیکەمان داوە بە جوتیاران، نەک بەبێ بەرامبەر بە سعرێکی کەم، زۆر کەمتر لە بازار. ئەم جوتیارە کوردە تەنها نەوەستاوە لە بەرهەمهێنانی هەنگوین، بەڵکو هەوڵێکی زۆری داوە تاوەکو بتوانێت هاوکاری هاوپیشەکانی خۆی بکات لە دۆزینەوە و چارەسەرکردنی نەخۆشیەکانی تایبەت بە هەنگدا. زۆربەی نەخۆشیەکانی ئێمە لە مەلیکەکانە کە دروست دەبێ مێرولە هەیە و زەردەزیڕە هەیە، لە پاییزدا کە جێشی هەنگەکە کەم بۆوە توانیان هەیە پستنە ژوورەوە، لە چوونە ژوورەوەیە ئەتوانن بە تەنیا مەلیکەکە بکوژن بۆی شیرازەی هەنگەکە تێک بدەن. ئەو وەختە هەنگەکە سەری تێگەچی و بە احتیاجی هەمووی ئەستە ژوورەوە مێرولەکان تاڵانی دەکەن.
ساڵی ئەم ساڵ لەخوا بە زیابێ زۆری جوتیارەکانمان لەو کێشەیە ڕزگار کردووە مەلیکەی احتیاتمان هەیە هەتاکو ئەم دقەیەشکە لەگەڵ جەنابتان قسە دەکەم کە ئێستا کەس ناتوانێت لەم کاتەدا مەلیکە بەرهەم بێنێ ئێمە احتیاتمان هەیە هەندێک گیامان هێناوە گیاکانمان تۆزێ بڵێن لە هەج شتێک کە زانی بێتمان ئیسفادەی هەیە بۆنێکەیە تامێکەیە بەکارمان هێناوە لە ئەنجامی ئەو تاقیکردنەوەیانە بڵم زۆر زەرمەندیش بووین ئەتوانم بڵم ساڵی پار لەسەر جیایەک زیاتر لە 30 هەنگمان کوشتووە تا بگەینە ئامانجێک کە بزانین چ جیایەک ئیسفادەی هەیە چ جیایەک زەرەی هەیە بۆم خواردنانەی ئێمە دروستەکەین لە کۆمەڵە تاقیکردنەوەی زۆرە و هەورازوونە شێوی زۆرە گەیشتوونە دەرەنجامێک کە کۆمەڵێ پێکاتە دەربێنین خاستن بۆ نەخۆشی هەنگ بۆ تێکەڵاوکردنی ئەو خواردنەش کە ئەیێنێ هەم ئەبێتە دژە نەخۆشیەکە ئەمەش نە ئەمە زەحمەتە یەکێک لە کارە جیاواز و ناوازەکانی ئەم جوتیارە بەرەمهێنانی مەلیکەی هەنگە بە شێوەیەکی زانستی بۆ ئەوەی ئەگەر هەر شانەیەکی هەنگی خۆی یاخود هاوپیشەکانی پێویستی بە مەلیکە یان شاژن بێت ئەوە بتوانێت بە ئاسانی دەستیان بکەوێ بە نیسبەتی بەرهەمهێنانی مەلیکەوە ئێمە لە نەک بە ڕێگا سروشتیەکەی خۆی تۆزە گۆڕیمانە بۆ ڕێگا عیلمیەکەی مەزدەرمان هەیە شانەیەک زیاتر لە 20 تا 40 کەلوی مەلیکەی پێوە هەڵەواسی بۆ ماوەی 2 سەعات دایە بەزێنین لەناو هەنگێکی بەخوەتە ئەو هەنگەی کە ئەو کارەی لەسەر دەکەی ئەبێ بیکەین بە دوو بەشەوە بەشێکیان بەس مێشەکەی تیاابێ بەشێکیان مەلیکەکەی خۆی حجزکەی بۆ ئەوەی بتوانێ مەلیکەی کە دروست بکە تا ئەم مەلیکەی خۆی لێ نەشاریەوە بەس نەک بۆ دەرەوەی سنووقەکە لە پاڵ خۆیان حجزێکی بۆ دروستەکەی لەو حجزە ئەمێنێتەوە ئەمەی ئەملاش وا هەز دەکا مەلیکەی بێ تۆ ئەم ئیتارانەدا ئابەزێنی بۆ ماوەی 2 سەعات ئەوان لە ماعی ئەو شانەیەکن کە تۆ دالبەزاندووە دوای 2 سەعاتەکە دەری دەکەین کەمێک غذای مەلەکی یادی خواردنی شاهانە هەر کەلۆ بەپێی حەجمی خۆی کەمێکی تێکەن و یەک گەراش لە گەرای کام هەنگەمان بەدڵ بێ کام هەنگە بۆ کەشوهەوای کوردستان بگونجێ لە گەرای ئەو مەلیکەیە هەر کەلوە و یەک گەرای بۆ دادەبێت لە دابەزینیدا کە ئەو عملیەمان تەواو کرد دای دەبەزینینەوە ناو هەنگەکەەوە لە ماوەی هەموو عملیەکە لە 7 ڕۆژدا ئێمە ئەتوانین بە پێویستی ئەو کەسێک کە داوامان لێکا مەلیکەی بۆ بەرهەم بێت بە نیسبەتی ئەم هەنگەڵانەوە زیاتر وەک تاقیگەیەک بەکارمان هێناوە ئەو مەلیکانەی کە لە شوێنان دیبێتمان مەلیکەکەی توانای گەرادانانێکی باشی بوو بێ و توخمەکەی توانای هەنگی کۆکردنەوەیشی باش و بێ ئمە جیامان کردوێتەوەی هێناومانە لێرە بەجیا دامان ناوە بۆەوەی توخم ڕێژی زیاتری لێ بکەین بە نیسبەت ئەمە ئیمەنتیقەی قەندیلە ڕەنگیشمان کردووە بە ڕەنگی سوور بەوەی لێمان نەگۆڕێ مەلیکەکەمان ڕەنگ کردووە بۆی ئیشەڵا ئەم ساڵی داهاتوو بتوانین کۆمەڵێک مەلیکەی باشی لێ بەرهەم بێنین هەم بۆ خۆمان هەم بۆ برا فەلاحەکان دوایەوەی حامید سەرکەوتوو دەبێت لە بەرەمهێنانی شاژنی هەنگ ئەو جارە دەست دەکات بە دروستکردنی خواردنی هەنگ خواردنی مەلیکە تاکوی ئێستش زۆر بەڵاو نەبووتەوە بە ناو خەڵکی کوردستانە بەعام بەس لە وڵاتان بۆ زۆربەی نەخۆشیەکان بەکاری دێنن بەپێی هەنگەوانەکانی ئێمە ئەتوانن هەموو هەنگەوانێک چەند گرامێک بەرهەم بێننەوە بەس ئێمە لە بوونمان بە مەشروع لەخوای گەورە بە زیابێت توانیومانە زیاتر لە 6 بۆ 7,000 گرام بەرهەم بێن ئەمەش بگرە زۆر لە هەنگوینەکە بە قیمەتترە هەموو گرامێکی بە 15,000 بە 12,000 ئێستا ئەخیر حەدی ئێمە کە دامان ناوە 1 گرامی بە 12,000 زۆر کەس بەکاری هێنا و ئیسفادەی لێ کردووە خاستن بۆ ئەو کەسانەی کە وەرەمێک لە لەشیان دروست دەبێ و تیشکی بۆ بەکارن یا دەرزی کیمیایی بۆ بەکارن مەنەعی لەشیان دائەبەزێ بە خواردنی ئەوە ئەتوانین بڵێن لە 80 مەنەعە دروست دەکاتەوە
بۆ کەسانەی کە خوێنبەرەکانیان تەسکە بەکارهێنانی ئەمە هاندەرێکی چاکە بۆ توانای خوێنبەرەکانیان. ئەم مەلیکە ئەگەر بیبینی ڕەنگی سەرپشتی سەوزە ئەمە 3 ساڵ تەمەنیت ئەم ساڵ لە ناوی دەبینەوە ئیتر توانای گەرادانانی نەماوە بەم شێوەیە مەجموعی گەراکەی کەم کردوێتەوە چکە تەمەنی مەلیکەیەک لە هاتنە بەرهەمی لە 7 ڕۆژا دێتە دنیاوە بە 7 ڕۆژ لە گەرایەکەوە ئەبێتە مەلیکە بەڵام تەمەنی بەهۆی ئەو خۆراکە شاهانەوە لە ساڵێکەوە ئەتوانین بڵین تا 7 ساڵ ئەژی تا 3 ساڵ نەشاتی تەواوی پێ ئەتوانێت گەرادا بنێ بەڵام ئێمە لە 3 ساڵیە کە ئاوە گەراکەی کەم بۆەوە لە ناوی دەبێت مێشەنگەکان کارکەرەکانیان ئەوانەی کە لە گەرمەی هاوینا کارکردن 35 ڕۆژ دەژی بە 21 ڕۆژ دێنە دنیاوە لە مەلیکەکە زۆرتریان پێدەچێت بەڵام مەوزوعی ژیانیان کارکردن ئەتوانن بڵن ئەگەر لە شوێنێک مەجای خواردنیان دوور بێ ئەتوانن لە یەک جارە کاسنە دەرەوە 5 بۆ 7 کیلۆمەتر بڕوە بە دوا خواردنە ئەگەر خواردنی لە نزیک دەست نەکرد. ساڵی پاش توانیمانە زیاتر لە 1200 کیلۆ هەنگوین بەرهەم بێنین 1200 کیلۆ بەرهەم بێنین لەگەڵ 3 کیلۆ خواردنی شاهانەیە کە ئەمە بۆ ئێمە بڕێکی باش بووە و زۆر سەرکەوتوش بوو لەم ساڵی کەوا ئێستا حالیان لەم ساڵە داین ئەم ساڵ توانیمانە تەنێک و 500 کیلۆ هەنگوین بەرهەم بێنین و زیاتر لە 6 کیلۆ بە پشتەوە تا 7 کیلۆ خواردنی مەلیکەمان هەبێت ئەوەش بۆ ئێمە ڕێژێکی زۆر باشە و زۆر سەرکەوتوشە و لە خوابەسیان. ئەم جوتیارە کووردە بەهۆی ئەوەی کە شارەزایەکی تەواوی وەرگرتووە بە شێوازێکی زانستی لە بواری هەنگەوانیدا هەستاوە بە دروستکردنی چەند تیمێکی خۆبەخشی گەڕۆک بۆ ئەوەی ئەگەر هەر هەنگەوانێک کێشەیەکی هەبێت لە هەر ناوچەیەکی کوردستاندا ئەوە سەردانی ئەو شوێنانە بکەن و چارەسەری کێشە و گرفتەکانیان بۆ بکەن. چەند ساڵێک بۆ خۆمان داما بووین بەدەست نەخۆشیەوە بەدەست نەخۆشیەوە جیرۆدە بووبووین بە شتێکی کەم لە بازار ئەچوینەمان هێنا ئیسفادەمان لێنە دەکرد و کەسیش نەبوو ڕێنمونیەکمان بکە ئەو کاتە بەس لەبوون بە مەشروعمان لەخوا بە زیابێک و باسم کرد لە وەزیرەوە تا ئەخیر کەس هاوکاری کردوین هاوکاری مادینە معنەوی ڕێنمایی زۆر سپاسیانەکەین وەکو فکری خۆشمان کە ئێمە ئەو بەو ژیانەتاڵەیە تێپەڕ بووبووین حەزمان کرد کۆمەڵێک خەڵک بەرهەم بێنین لە ڕێ 1-2 مامۆستاوەکە زیاتر تاقیکردنەوەیان لەسەر ژیاکان کردووە هەندێک بەرهەمی ڕۆچی بکەینە دەرمان و بیدێن بۆ برا هاوپیشانەمان کە وەکو ئێمە تووشی ئەو زەر و کێشەیە نەبن تیمەکانیشمان ئێستا حالێن وەکو پێم وتی 3 تیممان ئامادەیە بۆ هەر شوێنێک داوا بکەن بڕوە بە پێداویستیەکانی خۆمانەوە ئەو گژوجایی کە دەرمان کردووە هیچ بڕەپارەیەک لەو کەسە وەرناگرین کە پاسەکەی بۆکەین غەیری ئەگەر شتێک کە شتەکەی ئێمە بە پارە کردرابێ عەدەدی پارەکەی خۆی بەکەمتر لێوەرەگەینەوە نەک بە زیاتر بە نیسبەتی گژوجیاکانەوە ئێمە لە سروش دەرمان هێناوە بەڵێ پێوەی هیلاگوون بەس وەکو هاوکاریەک ئەی حەزفەلاحێک هەنگەوانێک داوا لە ئێمە بکە ئامادەین شەویش بێ بە دەنگەوە بچی. ئێستا بە لە حەزنەوە ئەو چەند گرامێک لەم دەرمانانە ئەمەیان پنگەیە هەموو کەس ئاشنایە بە گوڵی پنگە بەڵێ ئەمەیان تەرو زیاتر لە قەراق چەمەکانە ڕۆی جیایکی بۆندار و خۆشە بەڵێ ئەمەیان جەنجەفیلە ئەمەش کەمێک بە پێی پێویستی ئەو هەنگەڵانە بەکارێنین ئەمەشیان نە ئەویان ڕیحانەیە ئەمەیان جەعفەرائینە ئەوەیە جاترەیە ئەمەشیان ڕیحانەیە لەگەڵ گەڵای نەعنایە جا ئەمانە
ئەبێتە هۆی لە ناوبردننی ناڵێن لە 100 لە ناوبردننی بەس لە 170 تا هشتای لە ناوبردننی گەنەی ڤالواکە. ئەمڕۆ هاتوین پشکنین بۆ هەنگەکانی بکەین و بزانین کێشەی هەنگەکانی چییە. جا ئێستاش کاکە مەسعود پێمان بڵێ لە چووە دەست پێ بکەین و کاری ئێمە کام هەنگەی زۆر لاوازە ئەو هەنگەی لە پێشەوە بۆ فەحس بکەین. ئەم دوو کەڵە کە بۆ یەکەین و دایە پۆشینەوە بۆ ئەوەیە تۆزێ هەنگەکە شێوە سڕێک بکەین بۆی هجووم ناکا بۆمان. کاکە مەسعود ئەم هەنگەی تۆ بە پێی مێشەکەت شانەکانی زۆری زیادن. ئەم شانانە پێویست ناکات چکە مەحافەزەی ئەم هەموو شانانەی بۆ ناکرێ لەبەر ئەوەی مێشەکەی کەمە. دیارە جۆریەتی ئەم مەلیکەی تۆ زۆر باشە. بەنسبەتەوە لە پێنجون پەروەردەی کردووە لە پێنجون ئەتوانی بێتی گەرای ڕێژەیەشی گەرای باش دابن. ئەتوانم بڵم بۆ دووهەم جارشتی واپی کە دوو مەلیکە لە یەک سنووق بتوانە بژی. ئەمە نەخۆشی ئەم هەنگەیە. ئەم هەنگە بێباڵ بووە باڵەکانی نەماوە زانین چەندی کەیتیایە. ئەم هەنگە دوو مەلیکەیە. دوو مەلیکەکە ئەژی کاکە مەسعود ئەم هەنگە کە زانیوێتی ئەم مەلیکەی توانای نەماوە ها ناتوانە بژڕوە نەگەرادا بێت کە زانیوێتی توانای نەماوە باڵەکانیشی پێوە نەماوە بێباڵ بووە هەردوو باڵەکەی قرتاوە. ئەو مەلیکەیە هەر ئالێداینێ ئەوە بۆ خۆی بمرێت تۆ مەیکوژە. بە نیسبەتی بە بازارکردنی هەنجونەکەمان تۆزە قورسە. تۆزە قورسە چکە ئێمە زیاتر لەم 3-4 مەحافەزەیە و ئەویش زۆر نەناسراوین. تا ئەم دەقەیەش زۆر نەناسراوین بە هەموو پارێزگاکانە. زیاتر ئێستا حالیان لە پارێزگای سلێمانی تا هەولێرش تەقریبان ڕۆیشتووە و خەڵکیش داوای کردو و ناردوشمان. بەس زیاتر بڵاو نەبووتەوە. ئیشەڵا لە داهاتووە ئەگەر بتوانین هاوردی هەناردەی دەرەوەی بکەین یا لە ئەم پێشنگان ئەو دەوڵەتیانەیە بتوانین خۆمان بناسین بۆی خەڵک داوامان لێ بکە. بە نیسبەتی ئەم ساڵەوە لەخوا بەزیابێ کۆمەڵێکمان لەگەڵن کە خەڵکی خوار و عێراقن ئەوان زیاتر دۆست و برادری ئەوان تەلەفۆنیە کرد و زیاتر بڵێن بەرەو بەغا زیاتر لە 500 کیلۆمان ناردووە بە هۆی ئەم جەماعەتە عەرەبەوە کە لەگەڵمانە. بۆ ناساندن و فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکانی کوردستان لە شاری سلێمانی بازارێکی گەورەکرایەوە کە چەندین جۆری بەرهەمی خۆماڵی تێدا نمایشکرا. بەرهەمەکانی حامیدیش یەکێک لە بەرهەمە نمایشکراوەکانی ئەم بازارە بوو کە بە چەندین جۆری جیاوازی هەنگوین و خۆراکی تایبەت بە هەنگ بەشداری کردبوو. لەم جۆرە پیشەنگە کۆمەڵێک بەرهەم خراوەتە ڕوو بۆ نمونە لە بواری هەنگان چەند جۆرێک هەنگ و هەنگەوان خراوەتە ڕوو. یەکێ لەوانە بریتێ لە پرۆژەکەی کاک حامد 3 جۆر هەنگوینی سروشتی لەم پرۆژەیە هێناوێتێ بەرهەم. لەوانە بۆ نمونە هەنگوینی تایبەت بە گوڵی ترشەوە تا ئەو هەنگا کە چێتە سەردار سەر گوڵی ترش چیلەی ئەو گوڵی دارە ترشە هێنێت لێرە ئەمان کردویانە بە ئەو هەنگینەوە داێناوە. هەروەها گوڵی سروشتی هەمە جۆریان هێناوە لەگەڵ گوڵی میوە. ئەمە توانین تا ڕادەیەک بڵێنکەوە ئەم بەرهەمانە بەرهەمێکی ناوازەن و بۆ یەکەم جارێکەوە لە سنووری ئەم جۆرە بازاڕانەیە خرێتە ڕوو ئەو نمایشەکرێ. لەخوا بە زیابێشتەکان هەمووی بە نیسبەتێکی باش ئەڕوا بەس ئەوەی کە بەلای خەڵکەوە نامۆیە بەس گوڵی ترشەکەی کە تا ئێستا نەتوانراوە لەسەر ئاسی هەرێم جیاب کرێتەوە. ئەوەی کە خەڵک پێی نامۆیە و زیاتر پرسیارەکە بەس گوڵی ترشەکەیە. هەنگوینەکانیشمان لە 3 نوعێتە. نوعیشیان گوڵە ترشەکەیە کە زۆر خەڵک ئەوداڵێتی و زۆریش لێ ئەپرسێ و زۆریش کڕیاری باشتر لە هەنگوینەکانی ترمان. بە نیسبەتی گوڵی سروشتیەکەشەوە تقریبان هەر باشە بەس گوڵی میوەکە تۆزێ کەمتر خەڵک داواکارێتی. دەستخۆشی لە ڕاگەیانی بەشی ڕاگەیانی دەکەین کە هەموو ساڵێک بەم شێوەیە ئەیکاتەوە و دەستخۆشیان لێ یەکەین بە تایبەتی کاگالان و هاوڕەکانی و هاوکارەکانی
ساڵانە ئەمەمان بۆ ئەکاتەوە هەم بۆ ناساندنی بەرهەمەکانمان هەم بۆ سەرفکردنی بەرهەمەکانیشمان تقریبان بڵم زۆر باشە و زۆریش دەستخۆشیان لێ یەکەم لەو بوارەوە کە ئەم پێشنگانە چەند ساڵێکە بەردەوامە نەگەمە یەکەم ساڵە بەس هەر ساڵە لە شوێنێک پەریان پێداوە بۆ ناساندنی بەرهەمەکانمان بە تایبەتی ئەمە زیاتر کە بەشداریەکەین بۆ ناساندنی بەرهەمەکانمانەوە بۆ فرۆشتنێکی ئەگەر کەمیش بێ پێمان خۆشە بەشداری بکەین لەبەر خاتریەوەی کە بەرهەمەکەمان بناسی. بەڕاستی ئەم جۆرە پرۆژانە خەڵک ئاشناکە بە بەرهەمی ئەسڵ و کوردەواری بە تایبەتی هەنگوین حکمەتی هەنگوین لەوایە کە ئەسڵ بێت حکمەتی هەنگوین لەوان نییە کە شەکلی تیابێت سەهی وایە لە شەکرم تێ نەکردووە ڕاستەکە شەکلی تێ نەکردووە بەس خواردنەکەی شەکلی تایە مرەبای داوەتێت چی داوەتێ لە یا دوو زەرریە یەکەمیان خەڵک هەنگوینی ئەسڵی ئەوێ لەبەر سیحەت دوو هەمیان هەنگەکەش تەمەڵەکە هەنگکەش تەمەڵەکە هەنگکە بە دو هەڵاڵەیان ناگەڕێت لەکوێ خواردنەوە دووهەم من داوا لە هەموو ئەو سەیران ئەوانەی کە کراچن بۆ گەشت و سەیران کە پاشەڵەکەی خۆیان کۆ بکەنەوە چونکە ئەو قوتووی بیبسی و بتڵی ئەفرا و ئەوانە هەمووی شەکری پێوە ئەمێنێ ئەو هەنگانە ئەو شیرینیان دەستکەوێ ناچن بۆ شاخەکە بۆ گوڵە شێویەکان بگەڕێن کە حکمت و شتی سروشتی لەو گوڵایە نەوەکو لەویدا. ئێمە بە هەنجین و ترش و گوێز و بادەم و کولەکە بەشداریمان کۆ لەم فیستیڤاڵی شتی کوردەواریە. ئێمە مەسەلەی هەنجین هەنگی خۆمانە لە سنووقا پەروەردەی دەکەین بێ ئەوە شتی بۆ دابنێت شتی بۆ دانانرێت هەنجینەکە هەنجینێکی ساک دەرەچێت چکای بینە کوێستانەکان هەر کەسە لە کوێستان و مەنتیقە و ناوچەی خۆی ئێمە لە مەنتیقەی شلێر و ناوخوانی مەنتیقەی پێنجوێنین هەنگەکەمان لەوێ پەروەردەکەین بە هاوینانە بۆ مەوسیمی هەنجین بۆی هەنجینەکەمان هەنجینێکی خالصە دەرچێت لە ئەبینە کوێستان. واللهی بڵم ئامادەکاری ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو بە تەمەن ڕێژەی هەنگەکان و ڕێژەی فەرعەکانمان ئێستا سێ فەرعمان هەیە بە نسبەتی پرۆژەکەەوە سێ فەرعمان هەیە بۆ بەرهەمێنانی هەنجین دوو فەرعمان هەیە بۆ خواردنی مەلیکە غێری ئەوە جارێ بۆ ساڵی داهاتوو ئینشەڵا بە تەمان بیکەینە 5 تا 6 بەش ئەگەر توانین بیکەینە 6 بەش بۆ بەشی هەنگوینەکە ئەتوانین زیاتر لە 5 تەن تا 6 تەن هەنگوین بەرهەم بێنن ئەو وەختە ئەتوانین بڵێن بەشی ڕوبعێکی کوردستانەکە بە عام تەوزیع بێتە نەک بە تایبەتی بۆ شارێک تایبەتی کەین بە شارێکەوە بۆ هەموو کوردستان بەشی لە 120ەکە.